قەروێڵەی بەهاناچوونی خێرا لە ناوەندی کۆرۆنا ڤایرۆس لە لۆس ئانجلوس کەم بۆتەوە وەک چەقی بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە لە کالیفۆرنیا. هەروەها مەیتخانەکانیش پڕ بوون لە مردووی دەستی کۆڤید-19 و بۆ هۆکارەش خێزانەکان دەبێت چەند هەفتەیە بوەستن تا ئازیزەکانیان بە خاک ئەسپێرن. وا دەکەین هەموو خێزانەکان ئاگادار بن کە مەراسیمی ناشتن زۆری پێدەچێت. ناتوانین پەلە بکەین ڕەنگە تەرمی خۆشەویستەکانیان بۆ ماوەی 3 تا 4 هەفتە لێرە بمێننەوە. زیاتر لە 28,000 کەس لە کالیفۆرنیا بەهۆی کۆڤید-19 گیانیان لەدەستداوە، 11,000 لە لۆس ئەنجلس بووە. سامۆیل لە کۆمپانیای گواستنەوەی جەنازە کارەکە. بەر لە 4 ڕۆژ 10 کەس پەیوەندیان پێوە کردوم، شوێنمان نەمابوو، ڕامان دەکرد بەم لاو بەولادا، لە مەیتخانەی ترمان دەپرسی تاوەکو لەوێ تەرمەکان بپارێزین. لەم کاتی ئێستاماندا پەیڕەوی ئەوە دەکەین کە کێز و گەیشت کار بۆ ئەوە دەکەین لەگەڵ هەندێک بەڵێندەر لە هەوڵی دروستکردنی شوێنێکی گەورەتر داین کە جێگەی مردووی زیاتر ببێتەوە. ڕۆب کارلین کە خاوەنی گۆڕستانەکەی دەڵێت وای کردووە فشار بکات تاوەکو خێزانەکان دوور بخاتەوە. دۆخێکی ئەوها وێنەی نەبووە. لە لۆس ئانجلس کێشەی شوێنمان هەیە، دەبوو لە 4 ڕۆژی ڕابردوو پەیوەندی بە 8 خێزانەوە بکەم، بەڵام نەمتوانی. شوێنەکەیان جێگەی 85 تەرم دەکات، دوێنێ 375 مردووی لێبووە، هەندێکیان لە دەرەوە دانرابوون، چاوەڕوانی بەفرگر بێن و هەڵی بگرن و بیپارێزن. هێشتا نۆرەی دوور و درێژ هەن بۆ پشکنینی کۆڤید-19 لە تەنیشت نەخۆشخانەی مارتن لۆتەر کینگەوە. ئەوانەی مەترسی لەسەر ژیانیان هەیە و نیگەرانن. لەبەرەوەی نەخۆشی شەکرەما تەمەنم هەیە بۆیە نیگەرانم. دۆخەکە زۆر ترسناکە. داوای گاردی نیشتیمانیان کردووە بێت بۆ کالیفۆرنیا. دەژڵێن بارهەڵگری بەفرگرە دەنێرن و کۆمەکی پزیشکیش پێشکەش بە خەڵکەکەن.